خۆم ئاگام لێ ژنیان سیروان بازانی کچی نردووە بۆ ئەوروپا دوو دەفتەریاوە تێکاکە هاتووە لەسەر باشینش پشت ئەم مۆزوعانەیە عەزیزەکەی من ئەگەر دەسەڵات لە هەر کۆمەلگایەکە شەرافەتمەند بێ ئەم فەرهەنگە عەکسە بێتەوە بۆ ناو مجتەمەعیش وای لێیە ئەگەر دەسەڵاتێکی فاسد بێ کۆمەلگایش وای لێیە باشە من بەتۆڵێم ساڵی 90ەکان کۆمەلگای ئێمە وا بوو ئەخر نەوەڵاوانە بۆ کاگەرم ساڵی نەوەتەکان هەر دەرو دراوسێ هەبوو کاسە دراوسێ هەبوو نازانم خۆ بابە ئەفرەتێک لە منتیقەیەکە 50 گەنجی برادری ماڵەکە و عایلەکە هەموو یەک و برا سێریانە کرد چەند جار خەڵک چەکەی نار بۆ ماڵە دراوسێ خەوان من لە گەڕەکە بووم دایکم پێوتم کشانی گەڕە وەکو خوشکیوان بۆم نەبوو سەری کشی گەڕەکەم کاکە طبعا کاگەرام ئەوە گەورەم مەکە من بیستومە ئەم شتانە من نازانم وەڵا بەڵام من خۆم بیرمە وەڵا ئەوانە ئەزانن ڕاستیە بۆیە ئەم دەسەڵاتە وای لێ کردووە چاوە ڕاستەکەی من ئەمەیە بۆ نمونە دانیشێ عەزیزەکەی من کابرا هاتووە ئەڵێ تۆ ئیشت چییە وەڵام مکیاجەکەم سیارەکەی بای 200 دلارە بەس چی مکیاجی چیەکەی کاکە ها وەڵام مکیاجی هەموو ژنی کورتکەوە پارەیە پێیان ناکەی لەکوێ هێناوە زەحمەت نەبێ ها ئەم هەموو کشەکە خۆوا پیشانە خزمەکەی منیش لاسایی ئەوانە کاتەوە دراوسەکەی من لاسایی ئەوانە کاتەوە ئەوە کۆمەلگایە ئێمە هەمانە کاکیشینم هەر بە خۆتەڵێت لە چی شتێکی کۆمەلگای ڕازیت من لە یەکشی ئەو کۆمەلگای ڕازی نیم بەڕاستی هیچ عەزیزی من خزمەتی نەماوە کەسایەتی بۆ بەس بۆ پارە براکەم تعزێش بۆ بە کۆمنت سەردەمی بۆ نمونە ئەو کاتێک کە دۆلاربالین بوو لە کوردستانە خۆ لە بیری یەکەی تر ئاوا خەڵک مثلا باسی 100 دلاری کردای هەرگاڵتەی پێکردی باسی بلۆک و نازانم ئەمانە بوو ئەوەتان بیریێت بەڵێ باشە برادرێک لە خەڵکی لە نەرویژە ڕانیەیە وتی کاگەرام 3000 دلار نەتۆ بۆ برایەکەم وتمە بابە لە سێمانی بڕۆ بێنێ تێجا من لە ڕانیەوە بڕۆم بۆ 3000 دلار بۆ سێمانی وەڵا ناچم خەڵک ئاوای لێ هاتبوو کاکە عەزیزەکەی من لە عایلەکەیە بۆ نمونە بابە سیارەی ئەکڕی بۆ نانەکە لە نێکردەوە ئەو نالنی کە پێوێتی بە کوشنەکانیەوە ئەوی باگیسەکەی پێ بە هەموو چاوێکەری بوو بەڕاستی ئەو کۆمەلگای ئێمە چاوت ماچەکەم کاگەرام با باسەکە تۆزێک بشکێنەوە با سوکانەکە بەلای خۆتە حەدیسان با بەمەوە دەست بشکێنەوە سەر خۆت با بە عام قسە دەکەم لەسەر گەڕانەوەت بۆ سلێمانی و بۆ کوردستان بۆمان باسکە وڵی ئەوە گەڕ ڕۆژگاری هات ئینشەڵا بەرنامەم هەیە بێ بۆ سلێمانی لە سلێمانی لە تیڤیەوە باسی ئەو مۆزوعە ناکەم باشە من تێناگەم بۆچی بە هەزاران کورد بەدەیان هەزار کورد ساڵانە چەندین سەفەر ئەکەنەوە بۆ سلێمانی من دوای 25 ساڵ لە تاریکاییە 3 ڕۆژمە دۆسەر بۆ ڕیباوکەم بۆچی ئەمە نابڕێتەوە بەس من تێناگەم بەڕاستی ئایا من چیم کردووە لە یەکێتی و پارتی جگەل لە قسەکردن نووسین نەبێت تۆ وتت ئەگەر یەکێتی پارتی بەمە بزانن من و تۆ بێدەنگەکەن ئایا ئەم حیزبەی کە حکومڕانی کوردستانەکە و حکومەکەن و دەستهێز و دەسەڵات بەوانە تۆ بەنە ئەوانە ڕۆشتیتەوە ئەجینا ڕۆشتا بۆ ئەمریکا من قسەم ناکرد من لێرەوە بۆ مێژوو ئێلێن باشە ئەم دەنگە ئەمێنێتەوە من تەحەدای هەموو پارتی وێکێتی یەکەم تەحەدای هەموو گۆڕانی گردەکەیش ئەەکەم ئاگایان لە من بوو بێ چۆن چوو چۆن هاتوومەتەوە ئارامی شێخ محەممەد جێگیری سەرۆکی پەرلەمانی کابینەی پێشوو لە بەغداوە بەڕێستی هێنایەوە بۆ سلێمانی و دوایەوەش هەر لە بەغاو بەڕێی کردیتەوە تکایە ڕوونکردنەوە ئەگەر شتەکە ئەساسیە پێمان بڵێ وڵای گاکە ئەساسی نییە ئەزانی بۆ نیەتی من بیستومە وتوانە پەکەکە بردوێتەوە زەلا من بینیوە لە فەیسبووکە تەڵاقی خۆیوتی ئێران مەحمەد لە تارانەوە بۆ پازار هێنایەتەوە بۆ سێمای لە پێنجێنەوە ئیتر هەر ڕۆژە ناوی کەسێکەمان لە حەقیقەتە ئێستا ڕاستیەکەمان پێڵێ یانە یەڵیتەوە من چوونەوە بۆ ئێران بنمونە و چوونەوە بۆ تەیاڵ و بیارە خۆکەوە بە سێما شوونەنگیتێ وڵای کردمێ ئاوا ئەڕۆمە بۆ خۆ بەخای بۆ چییە با بڵێ ئێستا بۆمان ڕوونەکەیتەوە چۆن ڕۆشتیتەوە یان واز لێ بێنەوە ناوەڵا وازی لێ بێنە بۆ ڕوون ناکەمەوە میمە ڕۆشمەوەتەوە هەرەوە نا باسی کە قەچێکە خۆچی تیا خۆ تازە ڕۆشتیتەوە ئەزانین چۆنە بۆ ئەوەی ئەو خوشتەکە ئەو هونەر نیە لە حقیقەتە چونکە هەموو ماوە هەموو ڕسموشتەکانم ماوە اینجا ئەوش بزانین ینی خەڵکی عاقڵ بێ بزانین ئەگەر یەکێتی و پارتی مەسئولێکی پارتی یەکێتی ئاگایان لێ وایە بەخوا لە شوێنێکەوە بەڵگییان هەڵەگرێت ڕاستمێشتێک یان وەڵا ئێمە هێنامانێتەوە باش نییە بۆیە قسە ناکەم بۆ ئەوی ئەم مۆزوع هەر ئاوا بمێنێتەوە هەر پرسیاری خەڵک بێ ئەوە ئارام مەحموود چۆن هاتووە بۆ سلێمانی بەڵام ئەم جارە بەنیازم
ئەوە تۆزێ نیمچە ئاشکرا بێمەوە بۆلاتان بەڕاستی نازانم تۆ لە کوردستانی لەکوێی بارحە بەڵام ئەوە منش لە دەرەوەم ئەگەر تۆ سەفەرێ بۆ پاریس بکردایقەت پێم نەئەوتی بۆ وەڵیدەی ڕۆشتی بەڵام بۆ کوردستان جێگەی پرسیارە بۆیە منش پرسیارە بکەم ئاخر باشە خێ بۆ جێگەی پرسیارە بەس جێناگەن ینی بۆ من مافم نییە بڕۆم بۆ سێدی خۆم کەس هەموو کەسە و مافەیە من بەیانی بڕۆمەلانێ زۆر نۆرمال بە کەسیش هەر نەڵێ بەخێربێتەوە بەڵام تۆ جیاوازترینەوە کاکە من قسەم کردو نووسیمە خۆ من کاکە نەخوا نەخواشە ترۆریست نیم و پیا و کوژ نیم و خەتایەکم نەکردو کاگارە مححمد بەکوی گشتی کۆمنتێکم بەرێ لەسەر ئەو کەسانەی کە ناوتێنن لە لایف باس دەکەن بە وشەی نەشیا و ناو تەزڕێنن ناوتێنن یعنی بەکارت دێنن گوایە تۆ ڕقەمی گوایە تۆ بوونت هەیە جوێنی خوشکودایک و شەرەف و ئەخلاقیان ناو گۆڕەوە یعنی سەبەب چییە؟ ئەزانی سەبەکەی شێکاکە من بەڵگەم لەلایە بەنمونە بە ڤیدۆ لە لامە نامێ بڵاوی کەمە لەبەرەوەی عەجەتی ئەو کەسە نەدەنیشێ لەو کەسانەی کە 3 مانگ جوێنی ئەخلاقی بەم ئارام ئەحمەدادا لە دوایە تەلەفۆنم بۆ کات ئەڵێ کاک ئارام ئاوا بە کامێرا چۆن لەگەڵ تۆ قسەکەم ئاوا لەگەڵ ئەوە قسەم کردو بە ڤیدۆ لە لامە هەڵم گوتووە بۆ تاریخ ئەڵێ کوڕی کۆسەر ڕەسوڵ وتوێتی قسە بە ئارام ئەحمەد بڵێ 3000 دلار ئەدەمێ 3 مانگە قسەی پێویستە پارەکەم نایێنێ ئێوتم وەڵای خشەڵا پارەکەی بەیە دەجام چی بکەم کاکە ئەوانەی کە قسە بە من ئەڵێن ئەم مەسئولیەتێتی ئەم پارتی پارەیان ئێنێ جوێن بە ئارام ئەحمەد بە بەڵام ئەژینا مخرابم بۆ ئەوان نەبووە لە ژیانما بەخوا لە ژیانمان ناوم نەبردوون بە حیاتیشی ناویان نابم چکە بەڕاستی ئەوان لە ئاسی خۆمان نابین تاوەکو دانیش لەگەڵ ئەمانە مناقا بە مصراع لەگەڵ جەلال تاڵەبانی و شوام سەفا و مەسعود بازانیە ئەکەم چی ما بەسەرەوە مناڵە داماوانەوە لە فەیسبوک و جوێنێن یا جوێنیان وەڵای گەردنیان ئازابێ چی ئەڵێن بابیڵێن من لە هەموو تەمەنمان نە ناویان ئەبم نەجوابیشیان دەبەوە ڕاست ڕاستە لە ئێستادا برادەرایەتیی زۆر خۆش و زۆر پتەوت لەگەڵ کاگلاوری شێخجەنگی هەیە وەڵاهی ئەگەر وەکو برادەرایەتی ناوی بنین من چونکە قەت نەبینیەوە خۆی برادەرایەتی چۆن پێیابێ برادەرایەتی لە بینینەوە لە یادگاریەوە لە کۆمەڵە یادەوەریەوە بەڵام من ئەم بەشەرم تایشە نەبینی و لە ڤیدۆ و تەلەڤیزیۆنەوە نەبێ بەڕاستی باش نییە بەڵام بە هەر حاڵ گەنجێکەوە هەیە پارتی و بنەماڵەی بازانی و کۆمەڵی خەڵک کە زۆر ڕقیاندێتی وەکەوەشی لە فەیسبووکاوتم بۆیە من لە بەرامبەریا ئێستا هیچ ناڵێم چونکە هەر قسەیە بکەم بەرامبەر بەلاوی شێخجەنگی یەکسەر پارتیەکان و ئەوانەی تر ئەیبن بەکاری ئەهێنن قسەکانی من ئەگیناوت لە لایڤەکەی وتم پێشش بابەتم هەیە بەڕاستی لەسەر لاوی شێخجەنگی بۆ نمونە کە چۆن گەورە موچۆن ئەو بەڵام ئەوە ناکەم ئەژینا من ئەگەر بەیانی هاوڕێتیم لەگەڵ لاهورا هەبێ بە شانازیەوە باسیەکەم بۆچی ینی عیبێکی لەلایە بەڕاستی بۆچی بۆ نمونە بۆچی ناکرێ من لەگەڵ لاهورا برادەرایەتیم هەبێ بۆچی ناکرێت یعنی تۆ بەس هۆکارەکە ئەوەیە کە جەماعەتی زۆنی زەرد قسەکانتە بەنوا قسە لەگە کاک شێخ لەسەر کاک شێخ لاوری ناکەی ئەوە بەشێکی زۆرێتی ئەوە کەسێکی شەکە لە چەلمانی ڕابردووە هەڵبژێراوە بۆ سەرۆکی ئەو حیزبە وە گەنجێکە تۆ بێت چاوەڕوانی کەیت کە بزانی ئەم بەشەرە ئایا چی پێکرێ بەڕاستی ئایا ئەتوانی ئەبێت تۆ مەجاری بێتێ با بە خۆمە دوژمنایەتی نییە تۆ هەڵکی لەسەر هەموو کەسێ زەرب زەربی لێ بدەیت اینجا لەسەر و ئەمەیشەوە کێ بەڵگەی لەلایە لەسەر لاهوری شێخجەنگی با بەنهێنی بە ناوی خوازیارەوە هەر خۆی نەناسێنێ بۆ منی بنێرێ زان بڵاوێکم یا بڵاوی ناکەمەوە فەرموو بۆم بنێرن زەحمەت لێبێ کێ ناوێرێ شتی ئەو بڵاو کاتەوە ئەگەر دزی هەیە بۆم بنێرن ئەگەر پیاوکوژی هەیە بۆم بنێرن ئەگەر فڵانفینە بۆم هەیە ئەگەر بڵاوم نەکردەوە بڵێن وەڵای ئارام ئەحمەد و ڕاست ناکەی کاگارام ئێستا هەر جوابێکی ئەمەمان لایە کە ئێستا بەڕێزەوتە چەند مەلەفێکیم لایە من نامێ قسەی لەسەر بکەم لەلایشەوە بە خەڵکەڵی بۆم بنێرن با من بڵاوکەم یعنی چۆنی ئەو مەلەف نییە کاکە ئەڵێ من چەندین ڕەخنەم هەیە لەسەری بە نمونە لاهوری شێخجەنگی چۆن هات چۆن ئاوا گەورە بوو چووە لوتکە یەکێکی نیشیمانی ئەمە بخۆی بەحسە بەڕاستی تایسە دراسێکی وا بیستووە چیە پێمان بەڵام من دراسەم کردو ئەو مۆزوع چێوای لێ کرد بۆشی ئاوایە بەڕاستی بەڵام لەبەر پارتیەکان بڵاوم نەکردێتەوە بڵاویشی ناکەمەوە بەڕاستی چونکە من وەکو مایکافیلی کارەکەم دوژمنەکەم دۆستە ئەبێ پرسیار لەسەرەوە بکەم بۆچی پارتی ئەمەندە ڕقی لە لاهوری شێخجەنگی باشە بۆچی ئەو هەموو سوکاتێ بە منەکەن ئەڵێن تۆ بۆ دژایەتی لاهور ناکەی میشە دژایەتی ناکەم باشە و پۆست و ئیمتیازاتانەی کە پێت دراوە چییە؟ وەڵای کاکە گیان ئەم کورسیم هەیە 50 ئۆلۆمپیاوە و لە ئیکیا کردومە و دوایش ئیمتیاز و هیچ شتێکم نییە و ئەچم بۆ کرێکاری یەمەوە و لەسەر جیفانی خۆم ئەژیم و لێرەیشەوە لە بەرچاوی تۆ بە حزوری عەز و ئاسمان ئەیڵێم لە هەچی حیزب لە کوردستانە هەیە چێ 1 دیناریە بە ئارام ئەحمەد پەنجەکە بە چاومە بەڕاستی منەتیان بە پێڵاوەکانی تۆ کاگارام تۆ داوای چی ئەەکەیت؟ تۆ داوای چی ئەەکەیت؟
وڵی من داواکەم کە لە باشووری کوردستانە ئێمە حکوومەتێکمانە بێ کە زۆرە داواکردنەکە بەڕاستی ئەوەی کە سیستەمێک هەبێ بەڕێوە بردن بنمونە دەوڵەتێکمان دەوڵەتی خەڵکی کوردستان بێت یاسا سەروەر بێ دادگا و دادگا سەروەر بێ پەرلەمانی خەڵکی کوردستان بێ پەرلەمان شوێنی بڕیار بێ هێزێکی عسکەری نیشتیمانیمان هەبێ هی خەڵکی کوردستان نەک یەکێتی و پارتی ئاسایش هەروە پۆلیس هەروە مرور هەروە و پاشان مەسەلەی ئازادیەکان مەسەلەی ئەم هەموو بندیوار و پارە خۆر و دزدوەزانە نەمێنێ هەر کەسێک کار بۆ خەڵک ببێ هەر کەسە دەزڵنجی خۆی ئەوە بکات ناکرێ بەڕاستی کاکە بەدەیان هەزار کەس لە ئەوروپا هەر لە خۆ موچیان هەیە لە سێرانی یەکێتی و پارتی ئاخر پێم بڵێ بزانم تۆ لە ئەمیسەردام دانیشتووی ئەبێ بۆچی موچە یەکێتی و پارتی هەبێ من دەوە تێناگەم ئەم گەندەڵیە نەمێنێ دزی درۆزنی نەمێنێ ئازادی بۆ خەڵکی کوردستان هەبێ جیاوازی بێ دێکەڵە هەڵبگیرێ بەڕاستی باشووری کوردستان یەک باشووری کوردستان بێ یعنی ئەتوانی تۆ بەسەر خەت وەکو بەرنامێ دایڕژی کە ئارام مەحموود چی ئەوێ بەڕاستی ئەوەی کە من ئەمەوێ بڕواتە بێ ئاوات و ئامانجی هەموو خەڵکی کوردستانە کاکە بە تۆیشەوە بەڕاستی ئاوات و ئامانجی هەمومانە ئێمە ئەومانەیە لەواقع لەسەر کاک کۆسرەد ڕەسوڵ چیەڵێ وڵی ئەزانی چۆنە پارتی یان یەکێتی با بڵێن ئەتوانم بڵێم کە کۆسەد ڕەسوڵ یەکێکە لەو کەسانەی کە بەشی شێری پێبڕێ لەو خراپەکاری کە لە حکوومەتی لە باشووری کوردستانە هەیە کۆسەد کەسێکە لەو کەسانەی کە ئەتوانم بڵێم بەڕاستی حەقەیتر بۆ خۆی دابنیشێ و ئەبێ سیاست نەکا بەڕاستی و کۆسەت و کۆسەتەکان و فڵان و فیسارەکان بە دێژایی ئەم 30 ساڵە گەورەترین زەربیان لە مێژووی ئێمەداوە بەڕاست ئەوەی کە لەو کۆمەلگای ئێمەیە ڕووی داوە ئەم هەموو بێدادیە ئەم هەموو چەسانەوەیە ئەم هەموو جیوجەردەیە بەڕاستی ئەو تیمە دروستیان کرد لە کۆمەلگای ئێمەیە ئەو تیمە چێ ئەگرێتەوە تیمە وڵای ئەو تیمە هەموو بنەماڵی بازانی ئەگرێتەوە سەرانی پارتی بە هەمویان ئەگرێتەوە و پیاوەکان ئەگرێتەوە و سەرانی یەکێتی ئەگرێتەوە بنەماڵی تاڵەبانی سەرانی یەکێتی لە حقیقەتا لە کۆسەتەوە مەحموود سەنگاوی ئەڵێ حاکم قاکی یەکە تویش ناکە من ناوی هەمووی بەرم هەمووی ئەگرێتەوە و جەماعەتی گۆڕانی گردەکەش ئەگرێتەوە کە ئێستا گردێکیان بردووە و معبەری چیمەنتە و دار و بەردیان بردووە ئەوانیش ئەگرێتەوە بەڕاستی بەخوا نوری چاون دزی ناو بیرێتەکە من باسی باش چێ ناگرێتەوە زۆر ناگرێتەوە تۆ ناگرێتەوە من ناگرێتەوە کۆمەلگا هەیە ئینسانی شەریفە کەسانی سادە ناڵێ لە حکمڕانەکان لە حکمڕانەکان ئەوەی کاگارا مەحمەد بەدڵێتی مەسوولەوە کاگارا مەحمەد بەدڵێتی ئەڵێ ئەمە ناگرێتەوە ئەم شتێکەوەی 1990ەوە ئەمە بۆ مێژوو ئەڵێن تا ئەم ساتەوەختە لەگەڵ تۆ قساکەم لە پاتی و لە یەکێتی و لەم دوو حیزبە بە تایبەتی دوای ئەوش گۆڕانیەتە سەر لەم دوو حیزبە یەک کەسێک نەبووە پۆستێکی باڵێ هەبوو بێ ئەو پۆستەی بەکار نەهێنا بێ بۆ دزی بۆ تاڵانی بۆ دەوڵەمەندکردنی خۆی و بنەماڵ و کەسوکارەکەی بەڕاستی یعنی یەک دانە ئینسانی پاکی تێ هەڵ نەکەوتووە لەوانەیە کە بوون پۆستی باڵیان هەیە بەڕاستی بەڵام لە خوارەوە ڕەنگە هەبێت لە ناوێکێکیا خەڵکی باشەیە خەڵکی پاکەیە پێشمەرگەی قوڕ بەسەر هەیە هەتا هەیە بۆ نمونە قامێک بووە ئەمە بووە ئەو خەڵکە جوانە هەن لە ڕاستیان لەناو پارتیشە هەیە باوەڕێ هەبێ لەناو شەڕانیشە هەیە بەڵام لە سەرانی پارتیەکێکیا ئەشۆبیلا یەک کەسیانتیان نییە یەک پۆسیە بوو بێ دز بوو بێ هەڵقوڵاوی نە ئەو خەڵکە نین نە هەڵقوڵاو نییە کاکە خەڵک چی بکا بە قوربان تۆ دانیشی کاکە علی حەمەساڕی 1 ملیۆن درۆ بۆ عالەمەکە هەڵ دنیاتی لە دوایە شێ بە پارتی و داوەکانی خۆی فرۆش و خۆی فولەکە بۆ پارەوە هەمووی ئەبۆشکەوە کاکە خەڵکی ئێمە سادەیە خەڵکی ئێمە چی بکا کاکە قوربەسەرە تۆیەی ئەڵێ کاکە فەرموو ئەمە دڵ بڕۆ تۆ دوای جد دەچێت مەسعود حەیدەر ئەهێنێ لەو هۆڵندایە ئەو مەسعود حەیدەرە لەو کەبابخانەیە بە خۆمی وت کاگەران پشتیوانی بکە خۆمەزان چیەکەم لە بنەماڵی بەزین لە بەغا پشتیوانیمان کرد لە گردەکەەوە و ئەندام پۆرلەمان دوای جز دەرەچێت یەکاکە من چی بکەم بەڕاستی ئێمە چەندە لەوا تاوانبارن خەڵکیش ئەو نەتاوانبارە ئەو خەڵکە قوربەسەر و داماوە تۆ ئەڕۆی سەد درۆی بۆکەی شیعارا دەدەی وا ئەکەم ئەماکەم ئەواکەم لە دوایە جز دەرەچی خەڵک چی بکە وڵی هەڵقڵاوی خەڵک دێت حقەتە کاکە خەڵک ئەوانە خۆیان نامبردن ئەچن درۆ لەگەڵ خەڵکاکەن ئەچن فێڵ لە خەڵکەکەن بەڕاستی کاگارام 4 ساڵ فێڵ چواری تر فێڵ 10 ساڵ فێڵ 15 ساڵ فێڵ 20 ساڵ فێڵ هەموو کەسێک شۆڕژێر نییە کاگارام ئەمە سێ جیل بگۆڕێ هەر فێڵ ئەرەوەڵە ئاوایە بڕواتە بێ ئێستا لەو کۆمەلگای ئێمەیە زۆرینەی خەڵکی کوردستانی ئێمە لەگەڵ ئەو کەسانەی کە شوێن جەنگیزخانە کەوتن فەرقیان نەکردووە جاحسابی
هەمان عقلێتە لە ڕاستیە. باش تۆ پێشبینیت هەیە ڕۆژگارێک یەکێتی پارتی بڵێ ئێمە حیزبی ئۆپۆزیسیۆنین؟ وەڵاهی من پێشبینیم ئەوەیە کە یەکێتی پارتی ئاسەوا لێ نامێنێ بۆ عقڵی خوان و کێسە هەیە ڕاستی. ئەم پێشبینی تۆ بۆ چەند ساڵی داهاتوە گەڕێت؟ ئەرە وەڵاهی من پێم وایە یەکێتی هەر ئێستا سەری حکومەتەکەیان کرد کاکە. ئاخر بەڕاستی شەرمە تۆ 30 ساڵ ئیدعای دەوڵەتداری بکەی باشە، بەڵام لە دوای 30 ساڵ تۆ نەتوانی پنی و موچێ بدەی بە خەڵکانی کە لە شوێن خۆشی کەوتوون. ئەو چ فەساحەتێکە بەڕاستی. من تێناگەم ئەمێکێتی و پارتیە بە تایبەتی پارتی چۆن لە ڕوویە قسە ئەکا لە ڕاستیە. بەڕاستی سەیرە کاکە. یعنی معقول نییە تۆ 30 ساڵ نەتوانی موچەی مانگە بدەی بە خەڵکی کوردستان کاکیشە. بدەی بە پیاوەکانی خۆت. چۆن حکومەتداری واکرێ کاکە؟ هەر ئەوەی ئێستا کەی بینیەوە حکومەتە بۆ خۆی داڕووقەوە بەڕاستی کابینەی نۆکەی مەسعود بارزانی. داری بەسەر پەردوێ نەماوە لە حەقەتە. هیچ ئومێدێک بڕەکەن. بە تایبەتی ئەمام کۆرۆنایە هاتووە وردە وای لێ دەزانی چۆنە بە سەدان دەوڵەت لە ئاسی دنیای ئابوووریەکەی داڕمێ. جاوابی عێراق چی بێ؟ ئەمە نەوت پارەی نەکرد. بەڵێ. چی ڕۆیە لە کوردستان؟ شیرێک من بەچێ لە سلێمانی خەبەر هەیە؟ وەڵای ئەویان نازانم. پێم وایە بە 20,000 دینارە 2 بە میلیۆن کاکە. ئەی باشە بۆچی نەوت لە کوردستان هەرڵێن گرانە و کەچی بۆ دەرەوە هەرزانە؟ هیچ شوێنەکە هیچ نییە گران نییە بەڕاستی ئەو مۆزۆی عێراقی بەسەر هینەوەی بەسەر سەڵاعی سعود و رووسیاوە هەیە لە ڕاستیە ئەوان کێشیان هەیە بۆ مەسەلەی نەوت و ئەلەم بابەتانە وەدا ئەم مەسەلەی کۆرۆنایی ڕۆڵێکی زۆر فراوانی هەیە لە حقیقەت ئەم کۆرۆنایە کە لە ئاسی دنیا خەریکە وێرانە بەرهەمەهێنێ تا چەند ڕاستە تێ بەتەن بە یەکجاری پشتۆ لە کوردستان بژی. من بەرنامەی ئەوم نییە لە ڕاستیە لە کوردستان بژیم بەڵام بۆ مانایە نییە یعنی ئەگەر وەکو خۆم حسەیکەی کە جارێکە کە لە سیاست دوورەکەومەوە کە ئەبمەوە بە سەنعەتەکەی خۆم کە شیعر و ئەدەبیات و شاعیرێتە حەزەکەم بڕۆمەوە بۆ پێنجۆن لێو بۆ خۆم دابنیشم بە دوو ژوور هەیوانێکە خەریکی ژیانی خۆم بەڕاستی حەزم لەوەیە یعنی ئارەزوم ئەوەیە لە ڕاستیە بەڵام بەم جیهانەوە کە ئێستا هەیە بەم عەقڵەوە کە ئێستا هەیە بەم سەراعەوە کە هەیە بەداخەوە ئەوە ناگونجێ ئەژینا مش حەزم ڕاکەڕاکەی نییە بەڵام بۆ کوردستان بەڵێ بەرنامەم هەیە ئەچمەوە بۆ کوردستانیش ئەچمەوە بۆ کوردستان بۆ جۆیە کە خۆم ئەمەوێ و کاری سیاسیشەکەم بۆ هەڵسەڵانی سیاسیەکەم یەکێتی پارتی یا ئەم کوژن یان بزانین چۆن دەنگ بۆی دانانی حیزبێک کە بەڕێزت کاری تیاکەیت و لەگەڵ باڵێکی گۆڕان و چەک بەدەست و کۆمەڵی خەڵک و مەسئولینی پێشووی ناویەکێتی و شتێکی ئاوا دەنگ بۆ هەیە تا چەند ڕاستە ڕوونکردنەوەکو خۆی دەنگۆ هەمی دەنگۆیە بەڕاستی خەڵکی ئێمە هێشتا ماندووە لە دوای تێکشکاندنی گۆڕان بەڕاستی خەڵکی ئێمە زۆر ماندووە و زۆر متمانی نەماوە بە هەموو کەسێ ئەبێ کاتی بێتی هەتاوەکو ئەو متمانێت دروستە بێتەوە ئەوەش کاتی لە ڕاستیە تاوەکو ئێستا بەڕاستی شتێکی وا لە ئارادانیە بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە هەوڵ نەبێت لە حقیقەتان ئێمە بۆ نمونە ئەتوانین هەزاران کەس ئێستا لیستکەین کە ئەمانە ئێستا بۆ نمونە ئێمە لە دەوری یەکا کۆچین ئێمە هەزاران کەس ئەبین کە یەک ئارا ئەمان هەیە بۆ گۆڕانکاری ئەمە بەس ئەوە ماوە دانیشین و ڕێکی خێن و بڵێن وەڵای ئەمیش حیزبمانێ بەڕاستی بەڵام پێم وایە هێشتا کاتیەوە نهاتووە کاتیەوە نەهاتووە کە تۆ حیزبێک هێشتا کاتی ناتوە ئەی خستوتە بەرنامەوە ئەرە وەڵای ئێمە هەمیشە کار لەسەر ئەوە ناکەین لە ڕاستیە دانیشتوەی بۆشی قساکەن کاکە بۆ یە قسە بە سەد کەس قساکەم دە کەسی باوەڕ بەوە بێنێ بێتە ڕێزی منەوە کاکە بۆی ئێمە بتوانین سەر لە نوێ حرەکەتێک لە کۆمەلگای دروستکەین کە بتوانێت بەرەوڕی ئەم مەساتە بێتەوە بۆچینە بۆچی کار لەسەر ئەوە نەکەین ئەمە مودەکەی نزیکە ئێستا لاوازە و ئەمە بەڵام ماتریاڵە ئینسانیەکەی ئۆپۆزیسیۆن زۆرە بەڕاستی سەدان هەزار کەسە بین لەو کۆمەلگایە کە توانێت شیخێن بۆ دانانێەوە حیزبێ مودەکەی نزیکەیان ناوەڵام من پێم وانێ لە قۆناغا بکرێت بچین بۆ چەند ساڵێکی تر 2 ساڵ 3 ساڵ بۆ وازت لە گۆڕان هێنا و ئایا هۆکارەکەی پلە و پۆست بوو تۆ داوت کردوونیاندا پێت نەوەڵا پلە و پۆست نەبوو من قەت گۆڕان نەبووم چاوەکەم هیچ کاتێک گۆڕان نەبووم وەکو ڕێخستن وەکو کاری ڕێکخراوەیی بەڵام من پشتیوانیم منە شوام سەفا لە گۆڕان کردو لەو ئارائانە بەڵام بەداخەوە وا دەرنەچوو لەبەر ئەوە وازم لێ هێنا کە ئەم گۆڕانە فاشلە ئەم گۆڕانە ڕێکوتی لەگەڵ لەکێتیا کردبوو ژێبەژێر پارەی لەکێتی وەرگرتە بوو لاوی شەرجەنگی هەموو مانگە 250,000 دلاری ئایا بەگردەکە لە دواییە کە لە کێشەکە دروست بوو اینجا لەگەڵ پارتیا ڕۆشتن بۆیە گۆڕان لەبەر یەک هەڵوەشاوە لە حقیقەتە و ئەو گۆڕانە گۆڕانی سەردەمی زوونیە کۆتایی پێاتوە لەبەرەوە بڕوان پێی نەماوە لە ڕاستیە بۆ ئینسانێکی ئاقلیش ئەگەر بڕوای بە گۆڕان مابێ بەڕاستیەوە داماوە یعنی و عەقلی نەماوە لە حقیقەتە
ئەوەی بۆ کۆمەڵی خەڵکەوە بەرژەوەندیان لەوایە بۆ پۆستە بۆ پارەیە ئەمەیە ئەوە ئەگیان نەوەڵا عیلاکەی بەسەر پۆست مسلی بۆ من ئەوە یەکشە پێ بڵێم من بە حیاتی پۆستم نایە لە کوردستانە بۆ ئاگاداری هەر خۆم تەبعم بۆ جۆرەیە یعنی قەت بۆ پۆست و پارەوانە کار ناکەم لە ڕاستیان بەیانی حیزبیشم هەبێ لیدەری حیزبەکە من پۆستم نایە لە ژیانم ئەگەر کەسێک بیکاتەوە ئەگەر پۆستم بیستایە 500 بە لە ئێستا خەوانی پۆستم کاگەرام برادێک نووسێتە لە بۆ وتەبێژی زۆر باشە لەبەرێک کاگەرام قسەکانی زۆر خۆشە وەڵاهی ئەوەش بۆ خۆی شانسێکە ڕاستەکە ئەو برادەرە خۆی مەسلەی خطاب زۆر گرنگە ئێستا بۆ نمونە کە من لای گوشتەکەم خەڵک وازان زۆر تووڕەم و ئەوێ بە حەماسی قسەکەمەوەوانە بەڵام ئەگەر بێت و لەگەڵ مادا بنیشی ئەڵێ ئەم ئارامەحمەد لایفەکەنی گۆڕانە یعنی دوو کەساتی جیاوازە لە کەساتی زۆر جیاوازە من برادەر هەبووە هاتوو بۆ لام لێرە کە لەگەڵ مادانیشتەوە وێکیان ئاوا ناویان نابم هەر سەیرێکردم وتم بۆ واسی منەکەی کاکەتەوە وتی وەڵی هەرچی سەی دەکەم لەو ئارامەحمەد لایفەکە ناشیت وتم بۆ وتی کە لێ زۆر تووڕە ئەوی بەڵام لێرە زۆر ئارام وتم وەڵا کاکە خۆوە ئەوە نوعێکە لە ئوسوڵی قسەکردن بۆی تۆ بتوانی گوێگر بخەیتە ژێر تەسیری خۆتەوە جۆرێ بگرێ ئەبێ بەڕاستی بۆ جۆرە قسەکەی ناگەر وەسەی تووڕە ئەوانە بێن تووڕەشت بین کاگەرام ئەحمەد ئەو دوو حیزبە تویان بۆ ناوەستێنرێ یان هۆکار چی ینی چیان کردو بەرامبەر لەبەرەوەی بۆ نمونە دەمت پێداخن یانیانێ قسە بکەی یا نەدەنگت نەگا خۆت ناتەوەیە ئەوان ناتوانن وەڵاهی ناتوانن لە ڕاستیە ناتوانن خۆشیان باش منیان ناسیوە ڕەگی منیان ناسیوە ئەزان کە من بێدەنگ ناکرێن بە نمونە من لە پاڵتاکا بووم مەسوول بازانی جوابی نردووە کاکە ئەو کوڕە چیەوێ ئێمەیکەین و ئەوە زەڕ بن لێەوە بەڕاستی کاتێک نۆشوان سەفا دروست بووە لەلایەنێکێتەوە پێم وتراوە زەڕ بن لێەوە بۆ چونکە من لە حەقیقەتا پیاوێکم کاکە من حەیە عەلە سەڵا کابرایەکم کاکە من بەژۆندی خۆم منایە ئەی هاوار کاکە مەڕقم لە بەژۆندەکانی خۆم چی بکەم خۆ بەدەست خۆم نەکبەتم بەڕاست ئەوەیە مەسەلەکە لە عەلاقەتا بۆیە یەکێتی و پارتی بەچی بمکڕێ بە پارە من پارەم ناوێ ئەگەر بمیستایە خۆ ئەمە ئەوە نییە هەموو کەسی حەزی لە ژیانی خۆشە حەزی لە پارێ لە ماڵە لەمانەیە لەوەیە بەڵام لەسەر ئەساسی ئەوە بێ کە تۆ دەمت پێداخن ئەوە بەڕاستی لای قابلی قبول نییە یعنی ممکن نییە یەکێتی پارتی هەر حیزبێ بڵێ ئارامەحمەد تۆ بەس بێدەنگ بە بەرامبەرمان چی دەڵێ ئێمە بۆ دەکەین کە پێشیان وتوم بەڕاستی من ئەوە قبول ناکەم چیت بۆتەکەین چیان پێوتوی کە بۆتەکەن کێشەکە ئەوەیە یەکێتی و پارتی بە دێژایی ئەو مێژوە کە هەیەە من ئەمەوێ گروپی ڕاست بێتەوە بۆ نمونە بڵێ کاگەران وەرە بە ئەم کۆمەلگای چاکەین من لەگەڵیان نەوشام سەفا هات وتی کاک ئارام تەلەفۆنی بۆ کردم یەکەم جار وتی پشتیوانیم کە بۆ ئەم گروپە بە ئەم کۆمەلگای چاک وتم بەسەر چاک 10 ساڵ پشتیوانیم کرد بەیانی تۆ بێیت لە کوردستان بڵێ بابە وەرە پشتیوانیم کە بە ئەم کۆمەلگای چاکەین لەگەڵتان بەڵام ئەگەر تۆ بێ بڵێ وەرە من شۆقەیەکت ئێمێ من پارەت ئێمێ من ژیانی دابینەکەم من ئەڵێم تۆ شێتی بەڕاستی تۆ یعنی چی تۆ ئەوم بۆشی ئەوم بیتێ بەڕاستی یا عەرزەمەیتێ من ئەوانم نایە لە ڕاستی یعنی قەسم ئەوەیە کە ناکرێ ئینسان خۆی بفرۆشێ لە پێناوی پارە و سامان و عەرزە و خانووە بەڕاستی بۆ کڕینی ئارام ئەحمەد چیان داوە وەڵی ئەوەی کە تێ ئەوەی من پێم وتراوە کاغەزی سپی لە خوارەوە ئیمزایەکەین چی دێ بۆ دەکەین بەس وازمان لێ بێنە لە چی زۆنێک چەندینچ وەڵی لە سەوز و لە زەردیش ئەی شین چیان بۆ کردویت ئەی شینەکە چیان بۆ کردویت ئەم شینە ئەمەی گۆڕان گۆڕان هەر بەڵا بوو وەڵی باوکم باشی پێ بڵێن باوکم بە شەرەفم سەفتاحی شایەکم لە گۆڕانش نەکردووە بەس من پارەم لای ئەوانە ئێستاش زەرەرۆمەنی دەستی گۆڕانی زانی بۆشی زەرەرۆمەنە من وەرە تۆ هەمووی بە کامێرا ئاوا پیشانێم کە سەردەمانێک کە گۆڕان دروست بووە 2009 ئێمە لە پاڵتاکەوە ڕەفیقەکان هەمووی ئەزانن ئەو کاتە فەیسبوک نەبوو ئەم وەساپ و ئەمانە نەبوو بەڕاستی ئێمە ئەشین لە بازیخانەکە عینێکمانە کڕی کاتێکی ئەوەنە بە $10 بە €10 ئەمان کڕی تەلەفۆنمانە کرد بۆ هەموو ئەندام پەرلەمانەکانی گۆڕان من ئێشاش هەمیم لەلایە زیاتر لە 4-5 €، بەس بە تەلەفۆنات توشی ئەوان داوە لە ماوەی ئەو هەڵبژاردننی یەکەمە بەڕاستی ئەوان قەرزاری بنون لە حقیقەتە بە هەموو شێ قەرزارن لە ڕووی دەنگتەوە لە ڕووی قسەکردنەوە باوکم بە ناموس لەو شۆم سەفا قەرزارمە سەرانی گۆڕان هەمووی قەرزارمە ئاخر عەزیزی من ئینسان بە وجدانەوە بڵێ ئەوەی من بۆ گۆڕانم کردووە یەک کەس نەیکردووە بەبێ بەرژەوەندی هەر ئەم قەرزاریە لە دڵە دەرناچێت چەند لایڤ لەسەر کردوونەتەوە سەرانی گۆڕان چاوە ئێشتا هیچم نەوتووە
من ئێستا زیاتر لە دەیان بابەتم هەیە هەموویم لەناو ئەقڵی کۆمپیوتەرەکەمان داناوە بۆ دژایەتی ئەو گۆڕان و گردە بڕوا دەبێت داری بەسەر پەردوێ نایەوە ئەو با باش بیزانێت لە کاتی خۆیان کارێکیان پێ یەکەم وەکو ئەڵێ بابەت دەواری شڕی نەکرد بێ دەدانە ساڵی ڕەبەق من ژیانی خۆم داناوە لە دواییە کۆمەڵێک یا خەڵکی تریشی پێوە ئەلکێنی والله هەر چیاونمانە لە ڕاستیە چیاونما لە سەرەتا باشێ نایەن بەڕاستی بەڵام دوایە کۆمەڵێک گەجەر و گوجەر وایان لێ کرد ئەتوانی کاتنەوشیوان دەستی پێ کردووە کە کاتی هات اینجا باسیەکەم هەموویم ئامادەیە ئەو بابەتانە بەڕاستی لە دوای ئەوە کوڕەکانی و اینجا کۆمەڵێک خەڵک هات لە ناو بزوتەوەی گۆڕانەوە ئەو بزوتەوەیان ئاوا لێ کرد ئەم گەجەر و گوجەرانەی کە تۆ بە کۆی گشتی باسییانەکەی چێن کاشی بن زەرام هەبووە لە گردەکەەوە شەو نەبوو تەلەفۆن بۆ نەکات فڵان کەس هەبووە کاگارم فڵان کەس هەبووە زەلام هەبووە چێ تێگا زەلام هەبووە فڵان کەس بەرم بەڕاستی ئەویان بەڵام بۆنمونە زۆربەی هەرە زۆری ئەندام پەرلەمانەکانی گۆڕان زۆربەی زۆر قەزاری ئارام ئەحمەدن بەڕاستی وەکو پشتیوانیم کردوون لە ڕاستیە سەردەمانێ بۆ لە گردەکە تەلەفۆنیانە کرد کاگەرم کاکەم کۆنێکێتیانەوە ئەکەن و نایڵ ئەمانە بە هەموو تۆ پشتیوانی بەکە دژی کۆنێکی دەکەی ناو گۆڕان لە دوایە ئەوان بوون بە خاوەنی پارە ئارام ئەحمەدی هێن ناشیناس پێشبینی ئارام ئەحمەد بۆ هەڵبژاردننی داهاتوو حیزبی تازە دروست دەبێت تەسەوەر ناکەم لەسەر نەوەی نوێ کۆمنتێکم بەرێ نەوەی نوێ گروپێکی ئەو شاسوارە بزنسە بۆ پارەپیاکردن دروست بووەش هیچ ئومێدەکەت پێیان نییە بچووکترین ئومێدم پێیان دی پێدەڵم بزنسە بەڕاستی بزنسەکە پارەپیاکە قسەکانی شیعارەکانی لەوەی تو ئەچێ بۆچی تۆ ئومێدە پێی شیعار هیچ نییە خۆ لە ناو گۆڕانیشا بە هەزاران شیعاری لەو جوان و ڕادیکاڵتر هەبوو نەتیجەکەی چی بوو هیچ بۆ بە شیعار ناگەکات لەسەر مامۆستا مەلاکرێکار ئارام ئەحمەد چیڵێ وڵی من خۆم وەکو کەسێک بۆ خۆم هەموو کەسێک ئەزانم کەسێکی ئەلمانی 180 دەرەجە پێشەوانەی گیانبینی ئەو پیاوە بیرەکەمەوە وە کاتی خۆشی نازانم ڤیدیۆکەی بینویان من پێی ئەڵێم ئێوە بەم ئەقڵەوە 100 ساڵێکە ناتوان لە 100 ساڵ گرنە دەست و ئەی جواب مایاتەوە بە ڤیدیۆش هەیە بڵاو بۆتەوە بەڕاستی زۆر دوورین لە یەکەوە لەبارەی فکریەوە بەڵام من ئەوەی بەرامبەر بەو پیاوە کرا بەڕاستی من بەخەدری ئەزانم وەکو چی ئەو غەدرانەی لە مەلاکرێکار کراوە چی بەلای ئارام ئەحمەدەوە من تێ ناگەم ئەگەر بۆ نمونە ئەگەر مەلاکرێکار ترۆریستە ئەوەیە نەرویش خۆ چەند ساڵە گرتوتە بەڵگەکانێک کامەیە خۆ بۆ 10 ساڵ حکومینایی بنمونە با فەرست با بڵێن ئیتالیاش عیراقی بەسەر ئەو قەزیەوە هەیە هەنێ ئەمە هەمووی مەعاملەیە بەڕاستی من کردن و فرۆشتنە بۆیە من پێم وایە کە بەڕاستی خەدریان لەو پیاوە کردووە کەیسەکەشی کەسێکی سیاسی داکەتە ئەگەر من پێم وانە شتێکی تر بێت هەرەوەیە خەدر ئەوەیە خەدرە کاک ژیانی دوای کۆرۆنا چۆنە بین من پێم وایە کە ئەو شەوەش باسم کرد لەسەر ئەو مۆزوعە و من پێم وایە کە کۆرۆنا دروستکراوێکە با بڵێن و پێم وایە سەرەتای دەستبردن بۆ کەمکردنەوەی بەشەریەت لە ئاسی دنیاە لە کۆرۆناوە دەست پێەکە و بۆ کۆنتڕۆڵکردنی بەشەریەت لە کۆرۆناوە دەست پێەکات و من وای ئەبینم کە بەڕاستی